هاوڕێیان بە خێراتنی هەموو لایەک دەکەین و سپاس بۆ ئەوەی ئەرکتان کێشاوە و ماندوو بوون با ئامادەبوونتان لێرە. وەلا وەک لای هەمووان ڕوونە ئەوەی ئەمڕۆ ئێمە لێرە کۆ کردوێتەوە بەرزراگرتنی یانزەهەمین ساڵیادی کاوەگەرمیانی یانزەمین ساڵیادی کاوەگەریانی ئێمە وەکو چالاکوانیان و چالاکوانی ڕێکخراوی داکۆک و داکۆک دەمان هەوێ لێرەوە ئەوەتان بۆ دووپات بکەینەوە. ئێمە وەکو ڕێکخراوی داکۆک هەرگیز کۆڵ نادەین هەتا بکوژانی کاوەگەرمیانی و هاوشێوەکانی نەدرێن بە دادگا و نەگەن بە سزای خۆیان و ئێمە لێرەوە ئەمانەوەیە ناساندنتان بۆ بکەین لە ڕووی ڕاستی ڕاستەقینەی ئەم دوو بنەماڵە مافیا ئاسایە بۆ هەموو لایەک. قڕمان دەکەن قورتان بەسەر دوای مردنیش لێ ناگەڕین نیشتیمانمان بکەن بە ماڵ دوای مردنیش لێ ناگەڕین نیشتیمانمان بکەن بە ماڵ لێ ناگەڕین گۆشتمان بخۆن وەکو قەڵ و داڵ. کاوەگەرمیانی دەمەوێت بڵێم کاوەگەرمیانی مێژوویەکە لە ئەمفال تابلۆیەکە بە خوێن ڕەنگ کراوە. کاوەگەرمیانی خەمی گەرمیانەکانی دابوو بە کۆڵدا و بۆ خۆی گەرمیانی بوو. کاوەگەرمیانی حەوداڵی دادپەروەری و زمانی چەوسا و ستەم لێکرا و دەنگی ئازادی خوازان بوو. کاوەگەرمیانی جوامێرێکی سەربەرز و سەربڵندی گەرمەسەر بوو وەک هەڵۆ لە شەقەی باڵی دێدا و قەڵەمەکەی چەکوش بوو بۆ سەری گەندەڵکاران و دز و ستەمکاران و مژەخۆران وەک ئەوانەی چاویان بە کاوەگەرمیانی هەڵنەداهات گەشتن بە مەرامی خۆیان و شەیدیان کرد. دەبا بزانن کە کوردستان ڕۆژانە سەدان کاوەی دیکە دێنێتە دنیا و سەدان ئازادی خواز و ڕۆژنامەنووس و بوێر و ڕێچکەی ویداد حوسێن و سۆرانی مامە ئەمە و سەردەچ عوسمان دەگرنە بەر و خۆیان پێ هاوخەبات و هاو ئامانجە. ئامادەبوانی بەڕێز لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا 11 ساڵ پێش ئێستا ڕۆژنامەنووس کاوەگەرمیانی تیوەر کرا. هاوکات لەگەڵ ئێوەی چالاکوان و گەنجە خوێنگەرمەکانی داکۆک هەر پێنج شاری لەندەن و مانچستەر و بێرمیگام و نیوکاسڵ و گڵازگۆ لەسەر گوڵکۆی شەهید کاوە لە گەرمیان یادی ئەم کەڵە شەهیدە بەرز و پیرۆز ڕادەگیرێت. هاوزەمان لەگەڵ ناردنی هەزاران درود و بۆ گیانی پاکی شەهید کاوەگەرمیانی هەزاران درود بۆ گیانی پاکی شەهید شکری ڕێکانیش دەنێرین کە ئەمڕۆ 8 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر تیوەرکردنی ئەو ڕۆژنامەنووسەشدا کە لە بەرواری 1/12/2016 چەتەکانی دەسەڵاتی جووت بنەماڵات دەستیان دەکەوێتە گیانی پاکی ئەو کەڵە ڕۆژنامەنووسانە کە بەداخەوە دووبارە نابنەوە. نەفرەت بۆ بکوژانی هەموو شەهیدانی قەڵەم، نەفرەت بۆ بنەماڵەی بارزانی، نەفرەت بۆ بنەماڵەی تاڵەبانی و هەزار نەفرەت بۆ کۆیلە و ماستاوچیەکانیان. ڕێکلاوی داکۆک لەم یادەدا ئیدانەی تەواویان تاوانانە دەکات. ئیدانەی بەناحەقمانەوەی شێروانی و سلێمان ئەحمەدی ڕۆژنامەنووس دەکەین کە لە دادگایەکی ناتاپەروەر بە سیاسی حکومکراو دراون. ئیدانەی هێرشە بەردەوامەکانی دەوڵەتی تورکی فاشیزم بە هاوکاری ئەو دەسەڵاتە کە گەندەڵەی کە 4 ساڵی تریشی دەسەڵاتی خۆیان دەپەسەپێننەوە بەسەر میلەتی کوردی باشووردا. ئیدانەی بێباکی ئەو دەسەڵاتە دەکەین بەرامبەر براکوردەکانمان لە ڕۆژاوا کەوا لەبەر جاشایەتیان بۆ دەوڵەتی تورک نەک توانای هاوخەمیان نییە بەڵکو سەرکەوتنی کوردانی ڕۆژاوای مەزلوم و کۆبانی و تەواو پەست و قەڵسی کردوون و هۆکارەکەشی ئەوەیە سەرانی بارزانی هەتاوەکو ئێستا ناتوانیوە کیانێکی ئارام بۆ گەلی کورد دروست بکەن کە بە ئەگەری زۆرەوە لەسەر دەستی براکوردەکانی ڕۆژاوا دروست دەبێت. لە کۆداییتا دەڵێن گەرمیان سەربەرزە بە کاوەوە بادینانیش بە شکوری ڕێکانیەوە سەری ڕەش و ڕەش و نەفرەت لێکراوە بە بنەماڵەی بارزانیەوە دەباشانیش بە کوڕانی تاڵەبانیەوە. Dear audience, on this day 11 years ago, journalist and Kawa Germiani was assassinated. At the same time, you activists and young people in the 5 cities of London, Manchester, Birmingham, Newcastle and Glasgow. On the grave of Martha Kawa in Germian, commemorate Kawa, we send thousands of greetings to the soul of Martha Kawa Germiani and thousands of greetings to the soul of Martha Shukri. Damn the killers of the martyr of the pen, damn the Barzani family, damn the Talabani family, and the thousands damned to their slaves. On this occasion, Dako condemned all these crimes. Sherwan Sherwani is a journalist who has been sentenced to the unfair and politicized court. The attacks of the fascist Turkish and support one corrupt party in the south of Kurdistan. We condemn the PUK and PDK for not helping and supporting the Kurds in the West. Finally, they say, Germian belongs to Kawa and Badnan belongs to Shukriani. Sararosh has been cursed by the Barzani and Dabashan cursed by Talabani as sons. Dakok Support Center. Thank you very much. هاوڕێیان دۆستان و ئازادی خوازان لە شارەکانی بەریتانیا
لندن، مانچستەر، بێرمیگام، گلاسگۆ، نیوکاسڵ. سڵاو و ڕێزمان بۆ تەواوی ئامادەبووان هەیە و سپاس و پێزانینمان هەیە بۆ ڕێکخراوی داکۆک کە ئەرک و ماندووبوون دەکێشن بە بەرزڕاگرتنی یانزەیەمین ساڵ یادی شەهیدی قەڵەم کاوە گەرمیانی. دڵخۆشین پێتان لە دوورەوە خەمی کەیسی شەهید کاوە گەرمیانیتان لە کۆڵناوە. بەڕێزان، کاوە گەرمیانی ئەو ڕۆژنامە نووسە بوێرەی گەرمیان بوو لەگەڵ دەرکەوتنی لە کاری ڕۆژنامە نووسی خێرا بووە مۆتەکەیەکی ترسناک لە بەردەم بەرپرسان، چونکە گەرمیانی هەر لە دەستپێکی کاری ڕۆژنامەوانی لە ساڵی 2002 بە کاری فۆتۆگرافی لە ژێر ناوی وێنەکان خۆیان دەدوێن کە دیوی گەندەڵی و کەمی خەزمەت گوزاری و چاوی وێنەکانی داکێشاوە. پاشان دەستی داوەتە نووسین لە ساڵی 2007 پەیامنێری ڕۆژنامەی ئاوێنە و دواتر ڕۆژنامەی هاوڵاتی و گۆڤاری لڤین و سڤیل و چاودێری ڕۆژنامەی ڕۆژنامە و پەیامنێری ڕادیۆی ئازادی و چەندین میدیا دیکە بووە. گەرمیانی بەدەر لە ناسنامەی سەندیکای ڕۆژنامە نووسان هەڵگری ناسنامەی نێودەوڵەتی ڕۆژنامە نووسانی نێودەوڵەتی بووە و لە بەرواری دەینۆی 2012 گۆڤارێکی ڕەخنەی کە خاوەن ئیمتیاز و سەرنووسەری بوو یەکەم ژمارەی بە ناوی ڕایەڵ بڵاو کردەوە. تەنها 14 ژمارەی لەو گۆڤارە بە چاپگەیان. دەستی غەدر ڕێگەی نەدا لە گەیاندنی پەیام و نووسینەکانی بەردەوام بێت. ئەم جوڵە و کارانەی کاوە لای بەرپرسان خوازراو نەبوون. جار لە دوای جار هەڕەشە و لێدان و سزایان بەسەر کاوە گەرمیانی دادەسەپان. کاتێک لە بەرامبەر خۆڕاگری گەرمیانی گەشتە بنبەست کە گەرمیانی جوانمێر و ئازە و خۆنەویستە بە هیچ هەڕەشە و هێزێک دشت بە گەندەڵکاران سار نابێتەوە. بۆیە بەرپرسانی باڵای یەکێتی لە شەوی 5/12 زۆر بە دڕندانە لە باوەشی دایکیدا بەردەستی ڕێژی گولەیاندا. وای 11 ساڵە بەڵگە و زانیاری تەواوە داواکارین بکوژی ڕاستەقینەی گەرمیانی بە سزای یاسایی بگەێدرێت، بەڵام ئێستا بە ئێستاشەوە یەکێتی نەک ئامادە نییە بکوژی ئەم کارە تیرۆریستانە ڕادەست بکات لە کاتێکدا تەقەکەی ئەم تاوانە لەژێر دەسەڵاتی خۆیانە و لە زینداندا خودی تەقەکەرەکەی ئەم تاوانە لەژێر دەسەڵاتی خۆیانە و لە زینداندا خودی بکوژ لە دادگا داوا دەکات کە بچێتە دادگا و هەموو بەڵگەکان ئاشکرا بکات. بەڵام بەرپرسانی ئەمڕۆ یەکێتی هۆکارن لە ئاشکرانەکردنی ئەو کەیسە و ئۆپاڵی ئەم خوێنە لە ئەستۆیانە. لە ساڵیادی تیرۆری کاوە گەرمیانی تیرۆرکردنی کاوە گەرمیانی تیرۆرێکی ئاسایی نەبوو. کاوە بە نووسینی دەیان راپۆرت لەسەر گەندەڵی گەورەی بەرپرسانی باشوور بە درێژایی کاری ڕۆژنامەنووسی و هەڵدانەوەی مەلەفە هەستیارەکان هەمیشە لەژێر هەڕەشەی تیرۆرکردندا بوو. ئەلبەت ئەوە تەنها کاوە نییە کە شەهید کراوە شەهیدی دەکەن، بەڵکو ئەوەی بیەوێت پرسیار لەسەر کار و کردەوەی بەرپرسە گەندەڵەکانی کوردستان دانێت هەمیشە دەبێت چاوەڕوانی ئەو چارەنووسە بێت کە کاوە گەرمیانی پێدا ڕۆیشت. ئەلبەت شانازیەکی گەورەشە. ئازادی ڕادەربڕین کڕۆکی دیموکراسی هەر وڵاتێکە. میدیای ئازاد ڕۆژنامەنووسی جددی و پرۆفیشنال لە وڵاتانی دیموکرات وەک هەرە گرنگترین فاکتەر و ستوری چوارەمی دەسەڵات چاوی لێ دەکرێت. بەبێ ئەو میکانیزمە دیموکراسی هیچ مانایەکی نییە. بۆیە ئازادی و دیموکراسی لە باشوور هیچ مانایەکی نییە بێجگە لە ناوێکی زوڵ و دەیەکی وێران. کاوە نەمایەک لەو گۆڕانە کە باشوور پێدا تێبەڕێت کاوەنەوەی جیلێکە کە بە قەڵەم گۆشرا بوو، بەڵام دەسەڵات هێشتا دەسەڵاتی شاخە و تەنها بە چەک ئاشنایە. کاوە و دەسەڵات لە دوو تێڕوانینی جیاواز گزارش لە خەونەکانیان دەکەن. ئەمیان بە قەڵەم ئەویان دادپەروەری کۆمەڵایەتی و مافە ئینسانیەکانی کۆمەلگای دەکرد و ئەویان بە زەبر و زەنگ دەیەوێت زمان لە جەستەی قەڵەمە وێرەکاندا خەفتە بکات. ڕۆحت شاد پیاوی جوانی نێو قەڵەمە جوان نووسەکانی کوردستان. من وەکو سەرکۆ سلێمان وەکو گەرمیانیەک وەکو ئەندامی ڕێکخراوی داکۆک هەتا ماوم دژی ستەم و ستەمکاری ئەوەستمەوە و داوا لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەکەم بێنە سەرخەت بۆ ئەوەی بکوژانی کاوە گەرمیانی ئاشکرا بکەن و تاوانباران بە سزای خۆیان بگێنن. ئێمە وەکو ئەندامانی ڕێکخراوی داکۆک هەروەها وەکو گەرمیانیەک من دەست لەسەر ئەم کەیسە هەڵناگرم، بەردەوام ئەبم لە پۆستکردن و بەدواداچوون ئەو زانیاریانەی کە بەرپرسن لە تیرۆرکردنی کاوە گەرمیانی.